هەر کەسێکی حەسوودت بینی وا بزانە ئەمە تەعین بووە لە لای شەیطان دەرزی پێدا. بۆ کەواتە کاتێک کە تۆ مناڵ ئەبینی لە باوشی دایک و باوکی خەڵکا و خۆت مناڵت نییە و حەسادت بە خەڵک ئەبەی، خۆت پارەت نییە و حەسادت بە خەڵک ئەبەی، پەروەردگار جوانێکی داوەتە عەبدێتر و حەسادت تۆ ئەبیتە جوندی شەیطان. بۆیە فەرمێ لا تەحاسەدوا. کابرا ئەوێ خانوویە بکڕی، ئەوە ڕواڵێ وەڵا کاکە من بە 2 دەفتەر گرانترەی کڕم لەسەر ئەوی گرانەکە و نایشێوێ بیکڕێ. ئەچی سیارێ بکڕی کابرا دێ وەڵای کاکەوە من بە 15 وەرەقە گرانترەی کڕم. مۆبایلێکە 2 وەرەقە لەسەرت گرانێکە. یەکتری مەبوغزێنن. ئەو بوغزاندنەیە کە وای لە حاڵی مسلمانان کردووە کەس بەزەی بە کەسانایەتەوە. چۆن من خۆم بە مسلمان بزانم زوڵم لە برایەکی مسلمانم بکەم؟ ئینسانی مسلمان نابێ پشت لە براکەی بکە. مسلمان چۆنە بێ وابێ؟ بچینە خزمەت فەرموودەیەک بزات چۆن وەصفی ئەم وەزعی ئێمە ئەکا پێویستە بە خۆمانە بچینەوە. پێویستە کاتێ بە ڕۆژوو ئەبی خۆت ڕێک ئەخەی بۆ مانگی ڕەمەزان ئاگات لە خۆت بێ. پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام ئەفەرمێ لا تحاسدوا، حەسادەت بە یەک مەبن. يعني چی؟ لا تكن من أتباع الشيطان. ئەو کەسەی کەوا حەسوودە جوندی شەیطانە شاء ئەم ئەبا. هەر کەسێکی حەسوودت بینی وا بزانە ئەمە تەعین بووە لە لای شەیطان دەرزی پێدا. بۆ لەبەروتی خەلەقتەنی من نار وخەلەقتەه من طین. بۆچی شەیطان ئاوا ماڵ خۆی کاول کردو ئەم خەڵکەش بە دوای خۆی ئەکخا؟ لەبەرەوەی شەیطان بە هەموو عەقڵیەتی خۆی وتی پەروەردگار ئادەمت لە قوڕ دروست کرۆ من لە ئاگر. ئاگر سوود بەخشترە. مەلائیکەتەکان دەست بەجێ سوژدەیان برد ئەو ڕەخنەی گرت. ئەو حەسادەتەش کە لە بەینی ئێمەیە ئەگوزەرێ ئەزای معناکەی چێ؟ یعنی پەروەردگارە تۆ عەدالەت نیت، ماڵت داوەتە و عەبدە ئەی خۆ منت بینی 1000 دەفتەرت دایە ئەو 2 دەفتەرت بدایەتە من خانوویەکەم بکڕایە و کرێچی نەبوومە سەیکە. چکۆم پەروەردگار عەدالەتی پەروەردگار ئەوەیە کە یەکێک دەوڵەمەندەکە یەکێ فەقیرەکە، یەکێ نەخۆشەکە یەکێ لە شتاغەکە، یەکێ کوردارەکە یەکێ بێکوڕەکە. وەیەهەبو لیمەن یەشاء ئیناثا. ئەو ئەکاتە عەقی مناڵی هەر ناداتێ. کەواتە کاتێک کە تۆ مناڵ ئەبینی لە باوشی دایک و باوکی خەڵکا و خۆت مناڵت نییە و حەسادت بە خەڵک ئەبەی، خۆت پارەت نییە و حەسادت بە خەڵک ئەبەی، پەروەردگار جوانێکی داوەتە عەبدێتر و حەسادت تۆ ئەبیتە جوندی شەیطان. بۆیە فەرمێ لا تەحاسەدوا. بۆیە ئەلێرە ئەوانەی کە مشاحنە ئەکەن نایانگرێتەوە لا تەحاسەدوا. چکەم حەسادەت گەورەترین موسیبەتێکە ئەمڕۆ لە ناو مسلمانانە هەیە. ولا تەناجەشوا. ئەزانن تەناجەش یعنی چی؟ یعنی جار وا هەیە ئەمە زۆربەی لە ناو خەڵکا ئێستا باوە. کابرا ئەوێ خانوویە بکڕی، ئەوە ڕواڵێ وەڵا کاکە من بە 2 دەفتەر گرانترەی کڕم لەسەر ئەوی گرانەکە و نایشێوێ بیکڕێت. ئەچی سیارێ بکڕی کابرا دێ وەڵای کاکەوە من بە 15 وەرەقە گرانترەی کڕم. مۆبایلێکە 2 وەرەقە لەسەرت گرانێکە، یان ڕقی لێتە یان هەر حەزەکە زەرەر لە تووبدا، ماڵەکە بە نسیب تۆ نەبێ و خۆشی نایەوێت. بۆیە ماڵ لەسەر یەکتر گران نابێ بکەی، نابێ ئەم سفەتت هەبێ. پێویستە پێت خۆش بێ براکەت کە خوای گەورە شتێکی بەنسیب کردۆ بە هەرزانترین شێوە دەسیکەوێت، لەزەتی لێ بکا لەبەرەوەی چاوی لە تو نەبێ. ولا تەناجەشوا. ئەفەرمێ ولا تەباغەضوا. یەکتری مەبوغزێنن. ئەو بوغزاندنەیە کە وای لە حاڵی مسلمانان کردووە کەس بەزەی بە کەسانایەتەوە. ولا تەدابەڕوا. پشت لە یەک مەکەن. ئینسانی مسلمان نابێ پشت لە براکەی بکە. ئەفەرمێ ولا تەدابەڕوا. پشت لە یەکترکردن قووەتی مسلمانان نایەڵێت. سەیری سەردەمی زێڕینی ئیسلام بکەن. ئەو ئیسلامی کە گەیشتۆتە منوت وەزانی چۆن گەیشتۆتە منوت و ئەبوو لەهەب و ئەبوو تاالب کە قوڕەیشین و ئەسڵی عەرەبن، پەروەردگار تاپۆی جەهەنەمە کاتە ناویانەوە. بەڵام سەلمانی فارسی، سوهەیبی ڕۆمی لەگەڵ بیلالی حەبەشیە کە هەر یەکێکیان خەڵکی ئەمسارێکن و ڕەنگە وەکو مستەلەحی جاهیلیەتی قەدیم ئەو باشی ناو خەڵکیش بوون، کۆیلە بوون، عەبید بوون، خەدام و کارەکەر بوون. بەڵام لەگەڵ ئەوەشە پەروەردگار بە ئیسلام بە عیزەتی کردن. ولا تەدابەڕوا. ئەوان تەدابوریان بەرامبەر ئیسلام نەکرد، ئەڵڵا کردیانە هۆکاری سەرقسنی ئیسلام. بەڵام ئەسڵی قوڕەیش دژایەتی ئیسلامی کرد، پەروەردگار زەلیلیانی کرد بە دۆزەخیش. تەبەت یەدا ئەبی لەهەب ئیلا یەوم الدین. بۆیە ئەم ئیسلامە نابێ ئینسان ولا تەدابەڕوا، نابێ پشت لە یەک هەڵکەین. وپێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ ولا يبيع بعضكم على بيع بعض. شت لەسەر یەکتری مەفرۆشن. کاتێک کە ئەزانی برایەکت خەریکە ئەو شتە بفرۆشێ لەسەری بەپەلە تاو مەدە بۆی خۆت دەست کەوێ.
مەجای بدەرێ، داوای ژنێکی کردووە مەجای بدەرێ، بزە ئەوان رازین یان رازینین. چکەم تا ئێستا من خەڵکە ناسم ئەڵێ وەڵا وەختی خۆی من داوای ژنێکم کرد فلانە ماڵ پێش من ڕۆیشتن زانیان لە منیان تێکدا، یا ویستم خانوویە بکڕم لە منی تێکدا، یا ویستم سەفەرێ بکەم لە منی تێکدا. ئەوە ئەبێ بەلەکە بەقەتەوە تا ڕۆژی قیامەت. عەلەیکە بیتەئەنی، لەسەر خۆت بە. ماڵ لەسەر براکەت مەفرۆشە. الله ڕزقێکی دیاری کردووە، ئەو ڕزقەشت بە نسیبێ بێتە هۆکاری سەرشۆڕیت ئیلا یەومی دین. پەروەردگار پەنامان بدە. بۆیە ئەفەرمێ وەکونوا عیباد الله ئیخوانە. مانگی شەعبان بەندایەتی و برایەتی لە ئێمە ئەوێ. پێویستە برا بین، دەستە ناو دەستی یەک بین. المسلم ئەخو المسلم، مسلمان برای مسلمانە. ئەفەرمێ لا یظلیمه، زوڵمی لێ ناکات. چۆن من خۆم بە مسلمان بزانم زوڵم لە برایەکی مسلمانم بکەم؟ ولا يخذله، مخاذلە زین چییە؟ تەخاذل ئەوەیە زۆرێکمان بینی کاتێکە خەڵکی فەڵەستین و بەتایبەتیش خەڵکی ناو غەزا و بەتایبەتیش حەماس کە هجومی کردە سەر جوولەکە، حەزاران ڕیژدارتانە بینی و ئاهلی مزگەوت وەڵڵا ئیشی خراپیان کرد. تۆ لەکوێی ئەم مەوزوعایە کاکە؟ تۆ لەکوێی ئەم مەوزوعایە؟ ئەی بۆ کوڕەکەی خۆت زەلامێکە کوژێکی سوڵحی بۆکەی؟ ئەی بۆ برازاکەی خۆت تەقە لە خەڵکەکە ماڵ خەڵکی خواردووە 50 دەفتەری قۆڵ خەڵکی بڕیوە ڕۆی سوڵحی بۆکەی؟ مسلمان چۆنە بێ وابێ؟ جارێ مسلمانێک لەبەر کافرێک ناکوژرێت. ولو كنت أعلم الغيب لاستكثرت من الخير وما مسني السوء إن أتبع إلا ما يوحى إلي. في غمرة فرمي صلى الله عليه وسلم كقرآن بما نقل أكاد. في غمرة فرمي عليه الصلاة والسلام زاني بام توشي زرر أبوم زۆرترین خێرم بۆ خۆم دەست ئەخز نەمەیەش توش زەرەر بم. ئەوانیش نەیانزانی جوولەکە بەو ئەندازەیە بێ ئەدەبە و سەرکردە عەرەبەکان عەمیلن و ئەوروپا و ئەمریکاش درۆیە دیموکراسی و مافی ئازاد. ئەوان نەیانزانی ئاوایان بەسەرادێ. وتیان 60 دانە ساڵە لە ئێمە کوژە با ئێمەش دەستێ بوەشێنین. 60 دانە ساڵە ئومەمی متحیدە بێدەنگە. تۆ لەکوێی ئەمەیای کاکەی ئەهلی ئیسلام؟ دانیشتوویتە پڵاو و گۆشتە خۆیت و لە ماڵی گەرم و قست و قەرز و سەیارە و دووژن و سێژن و مەثنا و ثولاثە و ڕوباع، هەنێکی ترسنۆک هەر نایشوێرێ بیکاتە دوو. دانیشتووە لێرەوە تەحلیل ئەکا بۆ ئەو شامەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێ لا خەیڕە فیکم ئیذا فەسەدەتی الشام. لە ئەکنافی بەیت المەقدس دایمە کۆمەڵە پیاوێکە دیفاع لە مافی خۆیەکە. جا ئەوەیە مخاذلە. کاتێک کە براکەی تووشی زەرەرێک ئەبێ سەر نەکەوت، شێوەی منافقەکان کاکە ئەبوایە سەبریان بگردایە. تو چوزانی سەبری ئەو لەکوێیا بووە؟ بۆیە هەموو شتێک بۆ مسلمانان خێری پێوەیە. لە کاتێکا کە زەرەریشیان کرد، خۆ ڕەنگە من لەگەڵەوەیان نەبم، بەڵام تازە برا مسلمانەکەم زەرەری کردووە. وەکو چۆن کابرا سیارەیەکە کڕێ بە 10 دەفتەر دۆلار داعمی کردووە، ئەی منە بێ بڕۆم دڵی بدەمەوە، خوای پەروەردگاری بیرخەمەوە، دوعای خێری بۆ بکەم، بڵێم برای گیان دیارە خێری تیا نەبوو، ئینشاءالله بۆ جارێکی تر ئێواش بڕۆل، ئەبێ تۆ دوعای خێر بکەی. ولا يخذله، إذن لا يظلمه ولا يخذله. لمانگی شعبانە ئەم کردەوانە بێ ڕێکرێتەوە. خۆت ڕێک نەخەیتەوە، ئیسلام و سنەت و ناوبانگ دادت نادا. ئەبێ خۆمان ڕێکخەینەوە. ئەبێ مسلمانێک تووشی زەرەرێک هات، چۆن بۆ کوڕ و کەس و کارێکی خۆمان بە هەوڵ و هیمەتین، مسلمانێکی دوورە دەستیش لێی قەوما المسلم ئەخو المسلم، مسلمان برای مسلمانە. و ئەفەرمێ ولا يحقره بەکەمی نازانێ. ئامان مسلمانی بەڕێز مسلمانت پێ بچووک نەبێ. و پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام ئەفەرمێ بحسب امرئ من الشر، ئینسان بەسە شەڕەنگێز بێ، پەرژینێ قایم بێ لە ڕووی ئێوە، ئەم قسانە بێ بوترێ، پەرژینێ قایم بێ لە ڕووی نوێش خوێنان، بەسە سووک بێت، بەسە بێئەدەب بێت، بەسە هیچ و پوچ بێت، لە ناو خەڵکییا ڕەزیل بێت، لە ڕۆژ قیامەتا سووک بێت، مسلمانی پێ هیچ بێ. بحسب امرئ من الشر أن يحقر أخاه المسلم. بۆ بسبب عرقه أو دمه أو قوميته، بهۆکاری قومیەتی بێ، کەسایەتی بێ، عەشرەتەکەی بێ بە بچووکی بزانێت. هەڵەیەکی بینیوە لە 500 نەفەرە، ئەڵێ ئەوان ئەوەن بەس بۆ ئەوەی ئیهانەی ئەو مسلمانە بکات. بۆیە زۆر گرنگە ئاگامان ئەبێ لە خۆمان بێت. بۆیە پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام ئەفەرمێ انظروا إلى من هو أسفل منكم. لەبەر ئەوەی فەقیر و هەژاری ناو مسلمانان زۆر لە مەلیکی ڕۆم لای مسلمانە بێ شەریفتر بێت. نەوەکو وەڵا بۆن پای دێ، بۆن گیانی دێ. زۆر جارە چیتە مزگەوتێکەوە ئەبینی کەسێک کرێکارە خۆت لەم لێ ئەگری، ئەڵڵا ئەیتوانی ئەو قاتە جوانی تو بکاتە بەر ئەو فەقیرەکەی، چێ ئەڵێ چاوەڕێشت ناکات ڕۆژێ دێ مەدفوع بالأبواب، پاڵیشتەنن، ئەڵێن وەختی خۆی زۆر لەزەت و خۆشی کرد بانێتە قاپێکەمان. بۆیە خۆشەویستان زۆر گرنگە ئێمەی مسلمان ئاگامان لەمە بێ.